قوربانی سەرەکی ئەم تاوان ئەلکترۆنیانە کێن؟ بەرپرسانی هەرێمی کوردستان و منداڵێکی 9 ساڵان لە خشتە براوە لەلایەن کەسێکەوە منداڵەکە هەستا بوو بە دزینی زیاد لە 800,000 دلار هاتوونەتە سلێمانی و دەستدرێژیش کردوتە سەریەوە بە پێی یاسا ئەمانە بە قوربانی ناناسرێن. ناوچەی کوردستانە بەڵێ گەشتوتە حەدی کوشتن. هەوڵی هاکردن باشە ڕووی داوە، ناوزڕاندن، جینەولان، هەڕەشەکردن بە بڵاوکردنەوەی وێنەی نەشیا و وێنەی کەسایەتیەکان کە تۆ ئەتوانیت لە ڕێی وەبسایتە لە 25 دلارەوە بگەی بە 10,000 دلار. سڵاتان لەبێت ئەیزان و خۆشەویستان لە ئەڵلقێکی دیکەی سبەیکاست ئەمەڵقەی سبەیکاستمان تایبەت کردووە بە تاوان ئەلکترۆنیەکان. تاوان ئەلکترۆنیەکان چۆن بوونەتە هەڕەشە لەسەر خێزان و کۆمەڵگا و زیاتر سەرقاڵکردنی دادگاکان. چ تاوانێکی نوێی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە. زیرەکی دەستکرد چ ڕۆڵێکی هەیە لە زیادکردنی تاوان ئەلکترۆنیەکان. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری کاک ئەحمەدمان کردووە پارێزەری ڕاوێژکار. کاک ئەحمەد یەخوا بەخێر بێ. سپاس بۆ جەنابەت. تەندروستی چۆنە؟ زۆر سپاس هەموو شتێ باشە. یەخوا باش بێ ئینشاءالله. زۆر سپاس. کاک ئەحمەد با سەرەتای پرسیارەکەمان لەوە دەست پێ بکەین تاوانە ئەلکترۆنیەکان چین؟ بەڵێ بەڕاستی ئەم تەوەرە هەرچەنە کەمترین کات قسەی لەسەر کراوە بەڵام تەوەرێکی زۆر گرنگە. هیوادارم هەم بیستەران هەم بینەرانی ئەم بەرنامەیە و بەرنامەکانی کەناڵەکە بەڕێزەکەتان زۆر بەوردی گوێبیستی ئەوە بن کە گەورەترین کێشە لە ئێستادا کە هەم خەڵک هەم حکوومەت کەمترین کات درکی پێوە کردووە تاوان ئەلکترۆنیەکانە و بەتایبەتەوە گەر بینە سەر پێناسی تاوانە ئەلکترۆنیەکان تاوان ئەلکترۆنیەکان ئەو کردارانن کە بەهۆی بەکارهێنانی ئامێرێکی زیرەک یاخود کۆمپیوتەر یان مۆبایل یاخود هەر ئامێرێکی دیکە کە ئاسانکاری پەیوەندیە کات لە بینی هاوڵاتیان و یان کۆمپانیا یان هەر شوێنێکی دیکە بۆ بەدیهێنان یان وەرگرتنی زانیاری یان دزینی زانیاری یان زەرگەیاندن بە کەسێک یان ناوزڕاندن کەسێک ئەوە پێوترێت تاوانە ئەلکترۆنیەکان. بەڵام تاوان ئەلکترۆنیەکان ئەگەر بە شێوەی گشتی بیبینین ئێمە ئەتوانم بڵێم لە 3 بۆ 4 بۆ 5 زیاتر لە هەرێمی کوردستان لە عێراقا ڕوودەدا چونکە هێشتا هەم حکوومەتی هەرێم و هەم حکوومەتی عێراق و هەموو وڵات بەتاوەتی پشتی بە سیستەمی گواستنەوەی زیرەک یاخود بە ئەنتەرنێت و داتابیسی گەورە کە ئەم داتابیسە ئۆپن سۆرس بێ کە خەڵک بتوانێت سوودی لێ بگرێت و بتوانێت ڕوبەڕووی هەڕەشەی گەورە بێتەوە نەبووە. بۆیە لە ئێستادا ئێمە ئەکرێ هەم خۆمان ئامادەکەین بۆ ئەم هەڕەشانە و خۆمان بپارێزین لەم تاوانانە. کاک ئەحمەد چۆن خۆمان پارێزین باسی خۆ پاراستن نەکرد؟ ئەگەر بینە سەرەتا ئایا حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراق هیچ ڕێگریکی هەیە هیچ یاسایەکی تایبەتی بەمانە هەیە لەمایان نابێ ئەتوانینە بۆ دەست پێ بکەین چونکە یەکەم حکوومەت ئەبێ ڕێگری بکات لەم تاوانانە دواتر ئێمە چۆن بتوانین خۆمان بپارێزین. حکوومەتی عێراق بەداخەوە نزیکەی 3 ساڵ بۆ 4 ساڵە بێت ڕەشنووسێکی ئامادە کردووە ڕەشنووسێکی پوختە زۆربەی زۆری تاوانە ئەلکترۆنیەکان لە خۆی ئەگرێ بەڵام بەهۆی گلەی و گازندەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە لۆکاڵەکان و ناوخۆی عێراق قسە لەسەر ئەوواکرێ کە ئەم یاسایە بەڕاستی هەم ئازادیەکان کەم دەکاتەوە ئازادی تاکە کەسەکان کەم دەکاتەوە و ڕۆژنامەنووسان تووشی هەڕەشەی ڕۆچوون لەناو ئەم یاسایە و ڕوبەڕووبوونەوەی با بڵێن سزای تون دەبنەوە بەهۆی بەکارهێنانی ئەم یاسایە بۆیە هێشتا بڕیاری لەسەر نەدراوە نە لە پەرلەمان نە لەلایەن حکوومەتەوە. بەڵام پشتی بە یاسایەکی تەنها یاسای کە یاسای سزادانی عێراقیە کە یاسای ژمارە 111 ساڵی 1969 لە عێراقا دەرچووە پشتی بۆ بەستووە چونکە بەڕاستی مشەڕع ئەو کاتە با بڵێن یاساناس و کەسانی کە تەشریعی ئەم قانونیان کردووە درچیان بۆەوە کردووە کە پێشکەوتن و گواستنەوەی زانیاری لە داهاتووە ئەبێت کۆمەڵێک مادەی یاساییمان هەیە کە بەڕاستی ئەتوانین بڵێن لە 160 بۆ 70 ئەم تاوانانە ڕێگری لێ بکات. بەڵام بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان بەدەر لەم یاسایی کە لێرە کارایەوە کاری پێکرێ یاسای ژمارە 6 ساڵی 2008مان هەیە کە پەرلەمانی هەرێمی کوردستان تەصدیقی کردووە و کاری پێکرێ. ئێستا ئەمە
بەشێکی باش لە تاوان ئەلکترۆنەکان ڕێگری دەکات و سزای تا ڕادەیەک باش و مناسبی داناوە بووی. باشە کاک ئەحمەد جیاوازی نێوان تاوانی ئەلکترۆنی و تاوانی ئاسایی چییە؟ وەکو پێناسە کە پێشتر باسمان کرد تاوانە ئاسایەکان ئەوانەی کە کەسەکان بۆهۆی ئەنجامدانیان ئەنجامدەدانی کارێکەوە پێی تۆمەتبار دەبن و دەبێتە تاوان. بەڵام تاوان ئەلکترۆنەکان یەکێ لە سیفەتەکانی ئەوەیە کە بە بەکارهێنانی تەکنەلۆژیایەک یاخود ئامەرێکی زیرەک یاخود تابلێت یان مۆبایل یان داتابیس یان سیستەمێکی زیرەک یان با بڵێن وەکو ڤایرۆس ماڵوەرگ کە لەم شتانێک کە ئەگەر بەکاری بێنێ ببێتە هۆی زەرەر و زیانیان ببێتە هۆی زەرەرگەیاندن بە کەسەکان یان ژیانی کەسەکان یان حکوومەتەکان بۆ پێوترێ تاوانی ئەلکترۆنی ئەمە جیاوازێکەیەتی. باشە کاک ئەحمەد پەیوەندیەک هەیە لە نێوان زیادبوونی تاوان ئەلکترۆنیەکان و سۆشیال میدیا. بەڕاستی ئەگەر زۆر بچووکیکەینەوە ئاسانتر شەرحیکن کاتی خۆی لە ماڵێکە ئەگەر بۆ خانوادەیەکی چوار کەسی لە ناو ماڵێکە بوێت تەنها ترسەکان لە دەرەوەی خانوەکەیان لە دەرەوەی ماڵەکە بووە. بەڵام لە ئێستادا ئەگەر خانەوادێکی چوار کەسی سییان مۆبایلی هەبێتەوە سێ مەترسیت لەسەر ئەگەر بە کەمترین ڕێژە گەر خەڵک نەترسێنین سێ مەترسی گەورەت هەیە لە ناو ماڵە کە تۆ سێ کەسی جیاواز ئەگەر شانست هەبێت سێ کەسی جیاواز ئەتوانێ لە ڕێ ئەو ئامێرانی کە لە ناو ماڵەکەتە هەبێ ئەگەر مۆبایل بێت ئەگەر ئایپاد بێت ئەگەر کۆمپیوتەر بێت دەتوانن درک بە بابەتە تایبەتەکانی ژیانت دەتوانن بگەن بە ڤیددیوەکانت ڕسمەکانت ژیانی تایبەتیت ئەتوانێت لایڤ ژیانی تۆ بگوازێتەوە بۆ سەر کۆمپیوتەرەکەی خۆی. ئەمە هیچێکە لە مەترسیە گەورەکانی کە خەڵک ئەسڵەن هیچ گوێ نەیاوەتێ. یعنی واز لەهێنان لە منداڵێکی 12 ساڵیان 10 ساڵیان 7 ساڵ کە لە ئێستا بەڕاستی مناڵ لە 3 ساڵ و 4 ساڵە ئایپاد و مۆبایلی پێدرێ بێ ئەوەی کە بزانێ ئایا ئەم چی ئەپلیکیشنێک داونلۆد دەکە ئایا ئەم ئەپلیکیشنانی کە داونلۆدیەکە ئەمانە لە سۆرسەکانی یان با بڵێن لە سەرچاوی ناسراون کە ئەمانە سکوریتیان هەیە و هیچ کێشەیەکیان نییە و بەتایبەتی منداڵ کە ئەچێتە سەر یوتیوب یان ئەچێتە سەر کۆمەڵە گیاری وەکو ڕۆبلۆکس و یاریەکانی کە حەزناکەین ئێستا ڕکلامی بۆ بکەین کە ئەچنە ئەوێت لەوێ کۆمەڵێک ڕکلامی بۆ دەرئەچێت کە ڕکلامەکە بۆ یاریەکی تایبەت و ڤیددیویەکی کورتی بۆ دائانێ بۆ ئەوی سەرنجی بناڵەکە ڕاکێشەکە ئەم ئەپلیکیشن داگری ئەو یاریە داگری لە ڕێی ئەوەوە ئەچێتە سەر کۆمەڵێک ڤیددیۆی نەشیاو کە مناڵ بەڕاستی لە تەمەنی 4 ساڵ 5 ساڵ نابێ ئەم ڤیددیوانە ببینێ ئەچێتە سەر کۆمەڵێک سایتی نەشیاوە ئەچێتە سەر کۆمەڵێک سایتی یەکترناسین کە مناڵ بەڕاستی ناکرێت لە کەڵکەسانی دەرەوەی خێزان و دەرەوەی ئەو هاوڕیانی کە لە ناو مەکتەبیان لە دەرەوەی مەکتەب بە نزیک و کە سوکاریان سەرچاوەکانیان ئەزان وە کە سوکاریان ئەناسن نابێ لەگەڵاوانەیە بەدەر لەم بازنەیە تێکەڵ بێ لەگەڵاوانەیە تێکەڵ ئەبن. ئەمە ژوای لێ کردووە کۆنتترۆلکردنی خێزان و منداڵەکان بەڕاستی زۆر زەحمەتە بۆیە کەمترین ئامیر لە ناو ماڵەکەیە کەم تۆ واد لێەکە ئەتپارێزێ لە زۆرترین ڕێژەی تاوان ئەلکترۆنیەکان کە ڕوبەڕووی خۆت و منداڵەکانی یا خێزانەکە دەبێتەوە. باشە کاک ئەحمەد ڕێژەی تاوان ئەلکترۆنیەکان لە هەرێمی کوردستان لە ئێستا چەندە؟ ئێستا ناتوان ینی نازانم بڵێم ئایا بە خۆشحاڵیەوە یان بەداخەوە لەبەرەوەی هێشتا هەرێمی کوردستان و سیستەمی کە بەکارێت هەم لە ناو کۆمپانیاکان یان لە ناو حکوومەتە یان لە ناو کۆمپانیا تایبەتەکانە هێشتا بەو ڕادن نییە کە با بڵێن هاکەرەکان یاخود ئەو کەسانەی کە بەنیازن هێرشی گەورەی تاوان ئەلکترۆنەکان ڕوبەڕووی ئەوانە ببێتەوە هێشتا لەو بارێنین کە بتوانن گەورەترین داتایان گەورەترین زەرەر بە دام و دەستگاکانی حکوومەت یاخود دام و دەستگا کەرتی تایبەتیان خەڵکەکان بنێن گەورەترین کێشە کە لە ئێستا هەیە بەڕاستی ژیانی تایبەتی کەسەکانە کە وەکو جەنابەت ئەزانی کۆمەڵگەی هەرێمی کوردستان کۆمەڵگەیەکی تا ڕادەیەک محافظکارن و تا ڕادەیەکیش هەمومان سەر بە عشیرەتێکین سەر بە کەسایەتێکین کە ناتوانین ڕۆژە لە ڕۆژان وێنەیەکی تایبەتی خۆمان لە سۆشیال میدیا یان لە شوێنێکی تایبەتە یان وێنەکانمان بەکار بێت بۆ ئیشێکی نەشاو بڵاو بکرێتەوە بۆیە هەمیشە ئێمە ژیانی خۆمان و مناڵەکانمان بەڕاستی لە خەتەرایە. باشە کاک ئەحمەد
ئەو تاوانانەی کاکرێ لە هەرێمی کوردستان زیاتر جۆرە تاوانێکی ئەلکترۆنی ئەنجام بدرێت کە جێی سەرنج بە لە کۆمەلگایە. خۆی ئەگەر بین بیانکەین بە چەند بەشێک هەمان ئەو تاوانە تەقلیدیانی کە لەناو هەرێمی کوردستانە هەن لەناو با بڵێن لە ڕێی سۆشیال میدیا و ئامریکانی پەیوەندیەوە دووبارە ئەبنەوەک و ناوزڕاندن جینەودان هەڕەشەکردن بە بڵاوکردنەوەی وێنەی نەشیا و وێنەی کەسایەتیەکان هەروەها یەکێ لە تاوانەکان کە بەڕاستی ڕێی سۆشیال میدیا و بەکارهێنانی ئەنتەرنێت ئاسانکاری گەورە کردووە بۆ ئەنجامدانی ئەم تاوانە بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاستە و ئەمەش دەکەوێتە قاڵبی یاسا و بەڕاستی ڕوبەڕووی سزایەکی گەورە بێت و یەکێ لەوانە مەسەڵەن تۆ بڵاوی بکەیتەوە کە نەخۆشیەکی زۆر کوشندە بڵاو ئەبێتەوە یاخود هەواڵێک بڵاوەکەیتەوە لەسەر ژیانی کەسایەتیکی ناسرا و لێرەکە کۆمەڵێک هەواداری هەبێت یاخود باز لە ڕوودانی جەنگێکی زۆر نزیک ئەمانە هەموو یەکەوێتە سەر بەپێی یاسا بۆ خراپکردنی یان زەرەرگەیاندنی بە ئاسایشی نەتەوەی یان تەندروستی گشتی یاخود بە شێوەی لە شێوەکان تەسیر و زەرەر و زیان بە ژیانی خەڵکەگەێنێ بەڵام کۆمەڵێک تاوانی دیکە هەیە کە بەڕاستی پێشووتر نەبووە خەڵەتاندنی خەڵکیان فێڵ کە بەپی یاسای عێراقی و کارە لە هەرێمی کوردستان 456 لە یاسای سزای عێراقی ئەمە کاتی خۆی بەڕاستی تۆزێک بە قورسی بەکارەهاو بەڵام ئێستا ئەو بەو شێوەی کە لە ڕێی با بڵێن کە وەکو تاوانی ئەلکترۆنی ئەنجام بدرێت سۆشیال میدیا و موبایل و کۆمەڵێک بەکارهێنانی کۆمەڵێک ئەکاونتی بانک و کۆمپانیاکانی پەیوەندی و سایتە معتەبەرەکان لە دنیاە ئاسانکاریی کردووە بۆ ئەو تۆمەتبارانە کە بەڕاستی بتوانن ڕێژەیەکی زۆر زیاتر لە خەڵک بخەڵەتێنن و پارەیەکی زۆر ئێجگار زۆر بتوانن دەست بەسەرا بگرن و خەڵکیشی زۆر ببێ بە قوربانی بۆ نمونەشتێکی زۆر ئاسانکاری کە بۆ جەنابتان باسەکەم بڕێوەری کۆمپانیایەک باشە کە بەشە پارەیەکی کە هەستی کردووە زۆر کەمار بۆ نمونە لە 25 دلار کە کەسێک پەیوەندی پێوە کردو لە ڕێی سۆشیال میدیاوە و وەبسایتێکی پێناساندووە کە تۆ ئەتوانیت لە ڕێی وەبسایتە لە 25 دلارەوە بگەی بە 10,000 دلار کۆمەڵێک مەرحەلەی پێ بڕێ کۆمەڵێک هەنگاوی پێدانێ لە سەرەتایی هەنگاوەکانی لە 25 دلارەوە تا نزیکەی 250 دلار هەر کاتێک ئەم هەنگاوانەی کۆتایی پێێنەوە پارەکانی پێداون هەر بۆی خسوۆتە سەر یەکێ لە حسابە بانکیەکان کە بە ئاسانی لە ڕێی مۆبایلەوە ئیشی پێکرێت بۆی گواستوەوە دوای بابڵێن دوای 225 دلارەکە وتوێتی لەم هەنگاوە بەدواوە جەنابەت ئەبێ بەلانی کەمەوە 2 میلیۆن دینار 3 میلیۆن دینار یان 2000 دلار بخەیتە سەر حسابەکەت ئەم هەنگاوانە تاوەکەی تۆ 5,000 دلار وەرەگری هەر ئەوەندە پارەکەی خسۆتە سەر حسابەکەی ئیتر یەکسەر ئەو سایتە بلۆ کراوە ئەو ڕقەمانە هەمووی بلۆ کراوە پارەکان براون ئەمە تەنها کەسێک نییە من دوایەوەی کە سێرچم کردوێتەوە کۆمەڵێک لێت ناشارمەوە کۆمەڵێک پارێزەریشمانە بووە کە لە مۆزوعەتیەوە گلاون بە 500,000 دینار و 600,000 دیناروانشان پاریان خوراوە بۆیە لێرە سۆشیال میدیا ئەگەر بە ئاگایانە هەندێک هەر سۆشیال میدیا ئەنتەرنێت بە شێوەیەکی گشتی ئەگەر بە ئاگایانە بەڕاستی چێکی نەکەیتەوە ئیشی لەسەر نەکەی زۆر بە ئاسانتر لە شێوازە تەقلیدەکەی کە کاتی خۆی تۆمەتباران بەکارێنانە زۆر بە ئاسانتر ئەکرێ فێڵت لێ بکرێ و ببی بە قوربانی یەکێک لەم تۆمەتبارانە باشە کاک ئەحمەد تاوانبارانی ئەلکترۆنی تەنها لەناو هەرێمن یان کەسانی دەرەوەی وڵاتیش دەرەوەی هەرێم ئەتوانن ئەو تاوانانە بکەن و تاوان لە کەسانی ناو کۆمەڵگەی خۆمان بکەن چ ڕێکارێکی یاسایی بۆ ئەو جۆرە حاڵەتانە گیرێتە بەر کەسانی بیانی تاوان ئەلکترۆنی لە ناو هەرێم ئەنجام بدات بەڵێ ئەم پرسیارەت زۆر گرنگە بەڕاستی ئەکرێ بیکەم بە دوو بەشەوە بەش یەکەمی ئایا ئەسڵەن تاوانی ئەلکترۆنی وابەستەیە بە هەرێمی کوردستان و عێراق یاخود نێودەوڵەتیەت یەکێکە لە کێشە گەورەکانی تاوانە ئەلکترۆنەکان ئەوەیە سنوور نازانێ ئەنهێکرێت کەسێک لە نایجیریاوە لە ڕێی ئەپلیکیشنێکی زۆر سادەوە یان لە ڕێی پیجێکی سادەوە ئەکرێت بە سەدەهان هزار دلار فێڵ لە خەڵک کات
یاخود هەڕەشە لە بڵاوکردنەوەی زانیاری تایبەتی جەنابەت یان وێنە یان ڤیددیوی تایبەتی تۆ بکات و لە پای ئەوەش دەیان $1000 یان $100,000 لە خەڵک و ناوچەی با بڵێن هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکێشێتەوە بێ ئەوەی کە سیستەمی با بڵێن دادگای ئێمە یاخود هێزەکانی ئاسایش یاخود هێزەکانی پۆلیس و ناوخۆ بتوان دەستیان پێ بگە چونکە تاوانی ئەلکترۆنی کۆمەڵێک ئامراز بەکارێنێ بۆ شاردنەوەی پێی با بڵێن پێکانی خۆی لە ئەنجامدانی ئەم تاوانە چکە خۆ دەزانی هەموو تاوانێک کۆمەڵێک بەڵگەت لەسەر دروزە بێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەم تاوانە لەسەر ئەم تۆمەتبارە ساغ بکرێتەوە و تۆمەتبار بکرێ کۆمەڵێک بەڵگە ئەبێ کۆ بکرێتەوە لەسەری لە تاوانی ئەلکترۆنیە بەڕاستی چانسی کۆکردنەوەی بەڵگە لەسەر و کەسانە زۆر زەحمەتە و بە تایبەتی لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆجیا و هاتنی بەرنمەکانی AI و بەڕێستان ئەگەدانن لە خلالی ئەم ساڵە زیاد لە 1300 جۆری AI لێرە دروست بووە کەواد لێەکە ناسینەوە و گەیشتن بە بەڵگەکان لە دژی تۆمەتبارێک زۆر زەحمەتەکاتەوە چونکە ئەکرێ بە دەموچاوی هونەرمەندێکی زۆر ناسراو فێڵەکان بەسەر قوربانیەکانە جێبەجێ بکرێ بۆ نمونە کەسایەتێک هەیە کەسێک هەبووە لە یەکێک لە وڵاتەکانی ئەمریکای لاتین بە ناوی جێنیفەر لۆپێز سایتێکی دروست کردووە سایتێکی ناساندن و قسەکردن لەگەڵ فڵۆوەرەکانی زیاد لە $70,000 لە کەسێک لە یەکێ لە شارەکانی خواروی عێراقا کێشاوەتەوە بە هۆی ئەوەی کە من ئەم فترەیە لە ئەزمەیەکی مالیە تێپەڕەبم و پێویستم بە پارەیە و ڤیددیوەکانیشی هەمووی بە AI دروست کراوە و ئەو کەسە دوای سێمین جار کە داوای پارەی لێ کردووە ئەنجە هەستی کردووە کە ئەم بۆتە قوربانی و هینەکانی ڕاوەستانەوە لەگەڵ ئەو کەسەیە بەڵام بۆ گەیشتن بەوان هەم حکوومەتی هەرێم هەم حکوومەتی عێراق هیچ با بڵێن کۆنتاکتێکی نیە یاخود هیچ ئامرازێکی نییە بۆ هاوبەشکردنی هێزەکانی با بڵێن کە پێڵێن سایبەر سکیوریتی یونت کە لە هەموو دنیا هەیە و بە خۆشبەختانە ئێستا لە عێراقیشە ئەم با بڵێن ئەم یونتە با بڵێن ئەم بەشە لە وەزارەتی ناوخۆ کراوەتەوە کە سەرپەرشتی تەنها و تەنها بەس تاوانە ئەلکترۆنیەکان ئەکات ئەگەر هاتوو هەماهەنگی نەبێت لە بینی ئەم هێزانە تۆ ناتوانیت سنوورەکان ببەزێنیت لە عێراقەوە هەتاکو ئەمریکای لاتین بۆیە بتوانیت تۆمەتبارێکی ئاوا کە شوێنپێکانی خۆشی بزر کردووە لە وڵاتەژە تۆ بتوانیت دەستگیری بکەیت چکە بەڕاستی گەیشتن بەو شوێنپێیانە هەم ئامرازی تاوی ئەوێ بەکارهێنانی تەکنۆلۆژیایکی زۆر تازی ئەوێت و هەماهەنگیی زۆر بەقوتی ئەوێت چونکە بۆ نمونە عێراق لەم بوارەیە بڕاستی نوێیە و هەر تەکنۆلۆژیایکیش بەکارێنێ بەکارهێنان و هەتاکو و ئەزمون وەرەگرن لەسەری پێویستیان بە کاتێکی زۆر هەیە بەڵام وڵاتانی ئەوروپا و وڵاتانی ئەمریکای لاتین و ئەمریکا بڕاستی زیاد لە 10 ساڵ بۆ 12 ساڵە لەم بوارەیە قاڵبوونەوە ئەزمونی زۆر باشانەیە بۆیە ئەکرێ بە هەماهنگگی لە نێوان وڵاتانە و بە تایبەتی ئەو بەشانەی کە ئەکرێنەوە بۆ ڕێگریکردن لە تاوان ئەلکترۆنەکان ئەمە یارمەتی دەرێکی زۆر باش ئەبێت بۆ ڕێگریکردنی زۆر باش لەم تاوانانە. باشە کاک ئەحمەد ئەو تاوان بارانە کە تاوانی ئەلکترۆنی ئەنجامەیەن زیاتر تاکە کەسن یان بە شێوەی باند ئیشەکەن ئەگەر باز لە و تاوانانەی کە لەناو هەرێمی کوردستانیان لەناو عێراقا زیاتر ئەنجامەدرێت خۆی لە هەردوو جۆرەکە ئابینێتەوە کەسانێکمان هەن کە بەڕاستی خۆیان شارەزایکی باشیان هەیە پرۆگرامینن یان هەوڵیان داوە لە ڕێی یوتیوب ئەوانە ئەم بەرنامانە تێبگەن و شارەزاییان هەیە بە تاک ئەم کارانە ئەکەن وە زیاتر ئەمان ئیشیان لەسەرەوە ئابێت هاکردنی کەسەکانە پێیجە فەرمیەکانیانە و دزینی تاتایە و هەندێک حاڵەتیش هەبوون کە دزینی با بڵێن داتا لە کۆمپانیەکانی پەیوەندی لەناو هەرێمی کوردستانە و ئەم داتایانە دواتر بە یان بێ بەرامبەر بە کۆمەڵک خەڵکیان داوە یاخۆ دوایی بە پارێکی زۆر ڕەمزی فرۆشتویانەتەوە ئەمە لە لایەکەوە لە لایەکی شۆ کۆمەڵی کەسمانەیە کە هیچ شارەزاییەکیشی نییە بەڕاستی لە
هیچ بارێ لە بوارەکان نە لە ئایتە نە لە پرۆگرامینە بەڵام توانێتی بەهۆی بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان وەکو موبایل وەکو ئەتەرنێت توانێتی ئەم تاوانانە ئەنجام بدات بۆ نمونە مەسەلاً من کۆمەڵێک داتای کەسیشی کەم لاوێت یان پێم گەشت پێی لە ڕێی کەسی سێمەوە من ئەم داتانە لە ڕێی ئەتەرنێتەوە بە پیجێکی فیک بچم بڵاوی کەمەوە و ئەمە بکەمە فشار لەسەری بۆ وەرگرتنی پارە ئەمە یەکێکە بەڵام بۆ باندیش بەڵێ هەبووە نزیکترین کاتیش 2 ساڵ لەمەوە پێش لە ڕێی ئەوەی ئەوەی کە بەڕاستی لە دیتێڵەکە بە تاوەتی ناتوانم باسکەم بەڵام کۆمەڵێک خاڵی لەسەر باسەکەم ڕێکخراویی بیانی ئۆروپیان ها کردبوو و ئیمێڵیان نردبووە بۆ ناو یەکێ لە کۆمپانیاکانی کە سەرپەرشتی پرۆژەکانی ئەم ڕێکخراوە ئەکات لێرە و بڕێکی زۆر پاریان دابوو بە کەسی سێم لێرە و لێرەدا ئەم پارانە دواتر جارێکی تر لە ڕێی دراوە ئەلکترۆنیەکانەوە حواڵە کرابوو بۆ وڵاتێکی کە کێشە سەرێکێکە لەوەیە ئەو کەسانی کە لەناو هەرێمی کوردستان هاوکاری ئەو باندانە ئەکەن تۆ نازانیت ئایا ئەمانە قوربانین یان بەشدارن چونکە مامەڵەکردن بە پارە ئەلکترۆنیەکان بەڕاستی بەپێ ئەوەی کە من سێرچم کردووە لەسەری بەس تەنها لە توانای وڵاتانی ئەوروپا کەمێک لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و یەک دوو وڵاتی ئاسیا هەیە کە تۆ بتانی شوێن پێی ئەم پارانە کە دراوە ئەلکترۆنەکان لە چی با بڵێن واڵەتێکەوە چوبێتە چی وڵاتێکیکەوە چکە نازم بەڕێز دەگەر معلوماتت لەسەر ئەمانە هەبێ دراوە ئەلکترۆنەکان زیاتر بەناونین بە کۆدن و پاسوەردی تایبەت بەکاری ئەگەر ئەمانت نەبێت کەس نازانی ئەم واڵەتە بناوی چێوەیەوە چۆن کراوە و شوێن پێی ئەم پارانە کە بەڕاستی زۆر زۆر زەحمەتە چونکە دروستبوونی ئەم پارانە خۆی لە ئەساسە بۆ خۆتزیینەوەی لە چاودێریکردنی وڵاتان لەسەر یەکەم سەرچاوی ئەم پارانە دووەمیش شێوازی بەکارهێنانیان چکە ئەتوانین بڵێن لە 1970 ئەم دراوە ئەلکترۆنیانە لە ئێستادا زیاتر لە تاوانە ڕێکخراوەکان زیاتر بەکارهێنن ینی ئەو کەسانی کە مەسەرەن ئەو پارانەیان کە بە شێوازێکی نایاسایی دەستیانەکەوێت یانکەن بە پاری دراوی ئەلکترۆنی و دواتر لە ڕێی ئەم واڵتانەوە لە ڕێی ئەم مەحفەزانەوە جارێکی تر ئەدرێ بە پارەیەک بۆ ئەنجامدانی تاوانێکی ئەلکترۆنیکە ڕاستە باشە کاک ئەحمەد قوربانی سەرەکی ئەم تاوان ئەلکترۆنیانە کێن خۆی ئەتوانین بڵێن ئێندیوزەر ئەو کەسەی کە بیاخود ئەبێتە وەسەط لە بینی تۆمەتبار و قوربانی ئەمانە شەرە بن بە قوربانی بەڵام بەپێی یاسا ئەمانە بە قوربانی ناناسرێن چکە بەڕاستی تۆ هاوکاری کەسێکت کردووە کە تاوانێکی ئەلکترۆنی داوە ئێستا بۆ نمونە ئەکرێ کەسێک پیجێکی جەنابەت هاک بکات و کۆمەڵێک ڕسمی تایبەتی من بڵاوکاتەوە لەوێ ئێستا تۆ قوربانیت بەڵام بەپی یاسا لەبەرەوەی ئەم پیجێکی تایبەتە بە جەنابەت ئەبێ بەڵگی تاو بێنیتە ئاراوە کە جەنابەت نەهاتویت ئەم وێنە تایبەتانی من بڵاوکەیتەوە بۆیە زۆربەی کات هەم قوربانی و هەم ئەو کەسی کە هاوکاری قوربانیەکە بە شێوازێکی ناڕاستەوە خۆ دەبێتە قوربانی لە مۆزوعە بۆیە بەڕاستی بەکارهێنان ینی دانانی پیجێک لەسەر فەیسبوک یان ئینستاگرام یان سناپچات هەندێک کات ئەوەندەی کە ئینسانەکان بۆ کات بەسەربردن یان یاخود بۆ تیجارەتێک بەکارێنن هەندێک کاتیش بەڕاستی ئەبێتە هۆی کە تۆ تۆمەتباربی بە ئەنجامدانی کارێکی یەکێ لە تاوانە ئەلکترۆنیەکان ئەگەر ئاگدار نەبیت باشە کاک ئەحمەد زیاتر قوربانی ئەم تاوانانە مناڵ نین ئەتوانین بڵێن بەشێکی زۆری بڵێ بەڵام کێشەکە لەوەدایە هیچ کەس ناتوانانی ئاماری ئەمانە وەرگێ بە حکمی ئەوەی کە خانەوادەکانی ئەمە خانەوادی محافظکارن وەکو بۆ جەنابتم باس کرد منداڵ ئەترسێ لەوەی کە باسی کا بۆ دایک و باوشی من ڕوبەڕووی تحڕژ بوومەتەوە سێکشوەڵ هەرسمنت بوومەتەوە یان من لەگەڵ کەسێکی غەریبەیە قسەم کردو بێنی کتابەتی خۆمم ناردووە یاخود من بۆی پەیوەندیەکەوە لەگەڵ کەسێکە وامزانیوە کچە دواتر کە قسەم لەگەڵا کردو کۆمەڵێک شتی تایبەتی ماڵەوەی باس کرد بێ لای دواتر ئەم هاتووە هەڕەشەی لێکردووە بە بڵاوکردنەوەی ئەم شتانە بۆ دایک و باوشی خودی مناڵەکە بۆیە زۆربەی کات
ئەگەر ئاگدار نەبن دایک و باوکانی بەڕێز لە مناڵەکانیان زۆربەی کات مناڵەکانیان تووشی تەحڕوشی سێکسی ئەبنەوە تووشی هەڕەشە ئەبنەوە و تووشی ئەوە ئەبن بەدەر لەم چوارچێوەیە احتیممالی زۆرە ئەم مناڵانە لە خشتە ببرێن لە بەکار بهێنرێن بۆ کارێکی نەشیاوی کە نایاسایی بەبێ ئاگداربوونی دایکان و باوکان لەبەرەوەی منداڵ حساسە دووەم ئەترسێت لەوەی ڕاستەکان بڵێ و زۆر بە ئاسانیش ئەکرێت کۆنتترۆل بکرێت لەلایەن تۆمەتبارانەوە و ئەمە ژوای کردووە چکە بەڕاستی کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەک نییە کە منداڵ زۆر بەسەراحەت هەموو شتێک باسکە بۆ دایک و باوکی ینی منداڵی ئێمە کەیس هەبوو بەڕاستی منداڵێکی 9 ساڵان لە خشتە براوە لەلایەن کەسێکەوە کە دانیشتووی شارێکی خواروی عێراقا هاتوون نەتە سلێمانی و دەستدرێژیش کردوتە سەری و ڕۆشتووە دوای 3 ساڵ کە سوکاری و مناڵە پیانزانیەوە ئەمەش ئەو بۆ ئەوە گەێنێ کە بەڕاستی هیچ کۆنتاکتێک لە بینی دایکان و باوکانێک نییە کراوەیەک نییە کە منداڵە کە تووشی کێشەیەکە بێت تووشی ڕەشەیەکە بێ بتوانێت بۆ دایک و باوکی خۆی باز بکات کە بتوانێت من تووشی کێشێکی ئەو بۆی بەلایانی کەمەوە لەم کێشەی کە توش بووە خراپتر نەبێت و بەکار نەهێنرێت بۆ تاوانێکی کە باشە کاک ئەحمەد زیاتر تاوانە ئەلکترۆنیەکان لەسەر منداڵان لە چ بوارێکدا بەڵێ ئەم پرسیارەت بەڕاستی زۆر گرنگە چکە بەڕاستی سەرنجی دایکان و باوکان و بەتایبەتی خێزانەکانە بێت بۆ ئەمە ڕاکێشین یەکێکە لە کێشە سەرێکەکانی سەرکەوتنی تۆمەتباری تاوانی ئەلکترۆنی بێدەنجی منداڵە و کۆنتترۆلکردنی هەندێک تۆمەتبار با بڵێن هەندێک تاوانی ئەلکترۆنی کە ڕۆبڕووی مناڵ ئەبێتەوە مستەغلالکردن و تەحڕشکردن پێوەی بە شێوەی با بڵێن ئۆنلاین داوای کۆمەڵێک وێنەی نەشاوی لەکەن یان ڤیددیۆی نەشاوی لەکەن کە خۆی بە خودی خۆی ڕکۆردێکا و ئەینێرێ ئەوەی کە بۆت باسەکەم لە تەمەنی 7 ساڵانەوە تاکو و تەمەنی گەورە بەڕاستی نەکەر منداڵ دواتر هەڕەشە لە منداڵەکان ئەکرێ بە بڵاوکردنەوەی ئەم ڕسمانە و دایک و باوکیان ئاگدارەکرێتەوە ئەگەر کۆمەڵێک شت ئەنجام نەدرێ یەکێ لەم نمونانەی کە بۆت باسەکەم بەداخەوە یەکێ لە شارەکانی هەرێمی کوردستان ڕوویدا بوو منداڵەکە هەستا بوو بە دزینی زیاد لە 800,000 دلار لە خزنەی باوکی و کۆمەڵێک دوکمنتی باوشی و دایکی یا بوو بە تاوانبارێکی تاوان ئەلکترۆنیەکان لە پێنا ئەوەی کە ڤیددیۆیەک و وێنەیەکی خۆی کە خودی مناڵەکە بڵاو نەبێتەوە و ئەمەش بەچی کەشف بوو چکە ئەم کەسە ئەمەی کە بۆت باسەکەم ئەم با بڵێن ئەم تاوانە زیاد لە 6 مانگی خایند بوو هەتاکە ئەو بڕەپاری هەمووی دەستکەوێت بەڵام لاخرێکەیە بەوە کەشف بوو کە باوکەکە هەستی کردووە کە بەڕاستیان پارانی کەمە بێتەوە دوای پرسیارکردن لە مناڵەکانی و لە کرێکارە بیانەکە کرێکاری بیانەکەی تۆمەتبار کردو بە مۆزوعە بەم تۆمەتە دواتر کە کامرەکانیان کامری چاودێریەکانیان کە لیابەوە دەرکەوتو بوو کە منداڵەکەی خۆی هەڵەسێت بەکردنەوەی خەزنەکە و دەرکردنی پارەکان و کەسێک لە بەردەم ماڵی ئەوانە ئەڕوات و پارەکانی لێ وەردەگرێت دوای ئەوەی کە با بڵێن تحقیق و ڕێکاری لێکۆڵینەوە ئەگیرێتە بەر منداڵەکە دان بەوانێک کە لە ڕێی تۆمەتبارێکی تاوان ئەلکترۆنیەکانەوە ئەم کاری لەسەر کراوە و سپاس بەخوا دەستگیر کرا بەڵام ئەگەر هاتوو باوکەکەی گوێ نەیابایە و کامری چاودێری نەبووە ئەو کاتە کرێکارە بیانەکەی کە لە ماڵەکە ئیشێکرد تۆمەتبارە کرا بەمە و ئەم منداڵە احتیمالە بە ڕەنگە بە شێوازەکانی کە بە فعلی بە فیزیکی دووچاری دەستدرێژی سێکسی بوو بایەتەوە دووچاری ئەوە بواە کە کێشە بۆ خۆی و بۆ کەسوکاری و ئەندامانی خێزانەکەشی دروست بکات ئەمە یەکێکە لە سەرچاوەکانی کەش بەڕاستی یەکێ لە هێڵە زۆر سوورەکان کە ئەبێ خانەوادە ئاگداری بن منداڵ کە یوتیوب یان کەناڵەکانی کە بەکارێنێت لەسەر ئەنتەرنێت لەژێر هیچ کۆنتترۆلەکانین ئەکرێ یەکێ لە ڕکلامەکان کە بۆی داوازێت ڤیددیۆیەکی نەشیاوە یان وێنەیەکی نەشیاوە بۆیە ئەبێت دایکان و باوکان هەڵسن بە تۆمارکردنی ئەو جیهازانە یان ئەو ئایپاد و مۆبایلانی کە ئەندامانی خێزانەکەیان بەکارێنن منداڵەکانیان بەکارێنن و خۆیان ڕاستەوخۆ سەرپەرشتی بەکارهێنانی ئەو وێبسایتانە بکەن و زۆر ئاسانە بە کڕینی ئەپلیکیشنێکیان خۆیان
ئەکاونتەکانی خۆیان بدەن بە مناڵەکانیان تا بەکاری بێنن ئەو کاتە ئەتوانن کاتی بەکارهێنان و ئەتوانن ئەو سایتانەی کە منداڵەکان بۆیان هەیە بچیتە سەری ئەمانە هەمووی کۆنتترۆلکەن ئەمە بەشێکی باشە بەڵام بەڕاستی چارەسەری کۆتایی نییە بۆ ڕێگریکردن لە ئستغلالکردنی منداڵان و بەتایبەت کچان بەتایبەت بەتاکیت باشە کاک ئەحمەد ئەم تاوان ئەلکترۆنیانە دەبنە هۆی هەڵوەشاندنەوەی خێزان یان بگاتە حدێک بێتە هۆی کوشتنی کەسێک ئەمە مانگەڕێنێتەوە بۆ کێشە با بڵێن تاسیرکردنی تاوان ئەلکترۆنەکان لەسەر شیرازی خێزان بەڵێ کەسانێک هەن بۆ ئەنجامدانی هەمان کێشە مەسەرەن خانمەکەیان پیاوەکە ئامادە نەبووە بڕێک پارە لە پێناو بڵاو نەکردنەوەی وێنەکانی و ڤیددیوەکانی بدات پەیوەندیەکەن بە خێزانی ئەو کەسە مەسەن ئەگەر پیاو بێت پەیوەندی بە هاوسەرەکەیەوە کەن ئەگەر خاتون بێت مەسەن پەیوەندی بە مێردەکەیەوە ئەکەن و وێنەکانی بۆ ئەنێرن زۆربەی کات ئەگاتە تەلاق و شیرازی ئەو خانەوادە بە تاوەتی تێکەچێ و خۆش دەزانی ناوبانگی ئەم ئافرەتش بە تاوەتی خراپە بێ و هەندێک کات لە هەندێک ناوچەی کوردستانە بەڵێ گەشتەوە حەدی کوشتن و بەداخەوە زۆربەی زۆریان نەگەشتووە تا عیلاقەیەکی فیزیکی نەگەشتوە تا عیلاقەیەکی ئەوەی کە ئەو دوانە ئەو دوو کەسەی کە با بڵێن لەم تاوانەیە بەشدار بوون هیچ عیلاقەیەکی ناشرعیش ڕووی نەیەوە تەنها بەس وێنە گۆڕینەوە بۆ گەشتۆتە حاڵەتی کوشتن باشە باشە کاک ئەحمەد زیاترم قوربانیانە لە ڕەگەزی نێرن یان مێ والله هیچ داتایەکمان لانیە کە بەڕاستی ئەمە بسەلمێنێت ئەو کەیسانی هاتوونەتە لای تۆ زیاتر قوربانیەکان مێبوون یان لە ڕەگەزی نێر بوون ئەگەر بگەڕێنەوە سەر تاوان ئەلکترۆنەکانی کە تەسیل لە خێزانەکان هەردووشیانی تایە چکە دایمان ئەگەر ڕوبەڕووی کەسێک بێتەوە کەسی بەرامبەریشی هەمان شتە ینی هەمان ڕەگەزە بەڵام بۆ ئەوانەی کە ئیشی بزنس و زیاتر سوۆشال میدیا بەکارێنێت لە ئێستاە بەڕاستی نسبەیەکی زیاتریان مێن زیاتر باشە کاک ئەحمەد ئەو کەسانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چۆنەتی فێرکردنی هاک داوەبەزێنن ئەوانە شەر دووچاری ڕێکاری یاسایی ئەبنەوە کە فێرکاریەکەی دانن چۆن هاک بکرێ لەم کەسە چی بکەن چی نەکەن من بەڕاستی لە فترەیەکی دوور و درێژە متابعی کۆمەڵێک سایتەکەم کە ئەمان با بڵێن زیاتر لە تیکتۆک یاخود لە یوتیوب ئەمانە بڵاوەکەنەوە زۆربەی کاتەم کەسانە باز لەوە ئەکەن چۆنێتی هاکردنی کۆمەڵێک سیستەمەکەن ئەگەر بیتە ڕاستی بڵێ ئەمانە بەپی یاسا ڕوبەڕووی ڕێکاری یاسایەکەنەوە بەڵام ئەم کەسانە هاتوون کۆمەڵێک ڕێکاری کۆمەڵێک ڕێکاری با بڵێن تەکنەلۆژیت فێر ئەکەن بۆ ئەوەی تۆ ڕێگربی لەوەی کە خەڵکی کە هاکتکەن زۆربیان نازانم بەڕێزت ئەگەر ئاگداریانە زۆربیان لە سەرەتایە پێتاڵن کە ئەمە بۆ هاکردنی خەڵکانی کەەوە سایتی کە با بڵێن بۆت باز ناکەین یان فێرت ناکەین ئێمامانەوێ مەسەلەن کۆمەڵێک سایت هەیە کە بەپارێ ئەتوانیت بیشکەنی ئەو سایتانە هیچی دەرەنین لە هەرێمی کوردستانی چکەمووی لە دەرویست هەرێمی کوردستانەوە کاتێکیش کە سکاڵا کار نەبوو لەسەر ئەم کەیسانە بۆی ئەمانە ڕوبەڕووی یاسایی نەبوونەتەوە باشە کاک ئەحمەد دیارترین ئەو تاوان ئەلکترۆنیانی کە لە هەرێمی کوردستان کراوە چی بووە؟ بەدەر لەو تاوانە ئەلکترۆنی کە باسمان کرد بەڕاستی ئەوەی کە جێی سەرنجی من بوو دوو هەوڵی هاکردن ڕووی داوە لە دژی بەرپرسانی هەرێمی کوردستان و بەرپرسانی عێراق و هەروە هەرێمی کوردستان بەجیا ئەیشیان لەلایەن گروپێکەوە کە لە وڵاتی تورکیان و دووەمیشیان لەلایەن گروپێکەوە لە وڵاتی ئێرانەوە ڕوویاوە ئەمەش بەپی ڕسێرچی دوو کۆمپانیای گەورن کە ئیش لەسەر سایبەر سکیوریتیەکەن لە جیهانین کاری لەسەرەکەن ئەوان راپۆرتەکان بڵاو کردوێتەوە بەڕاستی من هەتا ئەم لەحزەی کە لەگەڵ جەناب تا قساکەم هیچ هەواڵێکم نبینی کە لە میدیاکانی هەرێمی کوردستان و عێراق ئەمە بڵاو بێتەوە و چکە ئەم دەنگۆیەکی زۆر گەوری لەگەڵ خۆیان هێنابوو ئەوەی گروپە تورکەکەی کە هەوڵی دابوو کە کۆمەڵێک بەرپرسی کورد با بڵێن کە لە دامەزراوە ئەمنیەکان و لە دامەزراوەی پێشمەرگە کار بکەن هاک بکرێن و توانیویانە بەپی ئەوەی کە من
لە تقریرەکە خوێنمەتەوە بەڕاستی لە 2017ەوە تاکو 2023 هەوڵیان داوە و کۆمەڵێک بەپی تقریرەکە کۆمەڵێک دوکمنت و ئەوانیان داونلۆد کردو توانیوانە بیبن بە بەکارهێنانی کۆمەڵێک بەرنامەی جیاوازیشێ لەمانە زیرۆدەی یان بەکارهێناوە بۆ هاکردنی ئەو بەرپرسانەوە مەسئولی ئەمنیانە و یەکی کەشیان کە گروپێکی هاکردن لە وڵاتی ئێرانەوە هاچی کۆمەڵێک بەرپرسی عێراقی و کوردیان کردووە بۆ ڕاکێشانی کۆمەڵێک داتالیان بەپێی ئەم ریسێرچێکە لە هەردوو وێبسایتەکە و هەردوو گەورەترین گروپی ریسێرچن لە دنیاە کراون ئەمانە بەڕاستی هەڕێژێکی زۆر گەورن لەسەر با بڵێن ئەتوانم بڵێم یەکێکە لە دوو گەورە تاوانە ئەلکترۆنی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و عێراق بوونەتەوە کە بەداخەوە هەم هیچ ئەهەمیەتێکی پێ نەدرا و لەو باوەڕێیان ڕێکاری یاسای ئەگەر بگیرێتە بەر چکە بایە لە ڕێی ئەنتەرپولەوە کە ئەمانە ڕێگریان لێ بکرێەوە ئەم کەسانە ڕاستەنە ناسراون وەکو کەسایەتی بەڵام لە ڕێی ئەو دامەزراوە ڕسێرچانی کە ئیش لەسەر سایبەرسکوریتی ئەەکەن بەڕاستی شوێنەکانیان با بڵێن پارێزگاکەیان بە تهدید کردو لە چی پارێزگایکی ئێرانیان لە چی پارێزگایکی تورکیا ئیشەکەن ئەوای ئیشی لەسەر بکرایە وەکو لە سەرتاش بم باس کردی کەس نازانێت بڵێ ئەمە بەداخاویان سپاس بۆخوا سیستەمی ئیدارەدانی وڵاتی ئێمە هێشتا نەبووە بە حکوومەتی ئەلکترۆنی چونکە ئەم هێرشانە لە داهاتووە بەڕاستی زۆر خەتەرناکەن چونکە تاسی لەسەر ژیانی ئێماکەن تاسی لەسەر ئابووری ئێماکەن و زیانی لە ڕادەبە دەربە هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان ئەگەیەنێ بۆ نمونە شتێکی ئاسانت بۆ باسەکەم ئەگەر هاتوو سیستەمی کارەبای ئێمە کە ئێستا بووە بە سیستەمی پرۆژێ ڕووناچی ئەگەر ئەم سیستەمە طبعا سیستەمێکی ئێستا ئەلکترۆنیە باشە ئەگەر ئەم سیستەمە ڕەبت بکرێتەوە بە حکوومەتی ئەلکترۆنی و ئەم هاکەرانە بتوانن لە ڕێی سیستەمێکی تایبەتی خۆیانەوە ڤایرۆس بیان ئاڵوار بیان هەر بەرنامێکی کە داخل بن ئەمە هاک بکرێ ئەگەر هاتوو کە ئەوەی کە ئێستا ئەمە بینیومانە خستەخانەکانی ئێمە بەڕاستی باکەبی کارەبایان نییە لە کاتی عملیاتە تۆ کارەبە بکوژێتەوە بەسەر سەدان نەخۆشی ئێمە لە هەرێمی کوردستان و عێراق ئەمە کەواتە مەترسیەکە بۆ سەرژیانی ئەم خەڵکە یاخود بانکەکان تۆ ئەم کەسانە بتوانن ڤایرۆسێک یان هاکێکی سیستەمی بانکی ئێمە بکەن حسابی بانکی من و تو ئەگەر ئەلکترۆنی بێت بە تەواوەتی ئەمە ئەتوانی هەموو داتاکانی من و تۆ وا تێکەڵکات کە کەسەری لێ دەرنەکە یاخود ئەسڵان حساب بانقی من و حساب بانقی جەنابەت هەمووی خاڵی بکاتەوە کە کەس ناتوانێت بە پارەکانی خۆی بگە ئەم سیستەمانە ئەمانە هێرشی زۆر گەورن بەدەر لەوەی کە زانیاری عسکەری زانیاری ئەمنی و زانیاری لەسەر ئەو ڕاگیراوانەی ئەمنین کە بەڕاستی لە کردداری جاسووسیان لە کردداری تیجارەتی با بڵێن مادە هۆشبەرەکانە یان تۆمەتباری تاوانە تیرۆریستەکانە ئەمانە هەمووی گرنگن بەڕاستی مەترسی زۆر زۆر گەورە دروستەکرێت بۆیە لە ئێستاوە ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراق ئیش لەسەر ڕێگریشی زۆر گەورە و بەرپشدانەوەی ئەم هێرشانە لە ئێستاوە بکاتەوە ئەم سیستەمانەی کە بۆ حکوومەتی ئەلکترۆنی بەکاریەت و ئەیانوێت دروستیکەن بەڕاستی لە ئێستاوە ئەبێ فاوندیشنێکی تاو ئەساسێکی تاو بە قووەتی بۆ دامڕێ ئینجا بخرێتە گەڕ باشە کاک ئەحمەد زیرەکی دەستکرد تا چ ڕادەیە کاریگەری هەبووە لەسەر زیادبوونی تاوانی ئەلکترۆنی تا ڕادەیەکی زۆر چونکە کاتی خۆی بۆ دروستکردنی ڤایرۆسێکی زۆر بەسییتیان ماڵوەرێکیان هەر سیستەمێک کە تۆ بتوانیت لە ڕێ ئەوەوە بتوانانی کۆدێک بشکێنیان بتوانیت پاسوەردی پیجێک وەرگریان داتای شوێنێک وەرگری ئەوە بەلانی کەمەوە هەفتەیەک دە ڕۆژ خەریک بوویتە بتوانانی ئەمانە دروستکەی لە ئێستا بەهۆی زیرەکی دەستکرد و بەهۆی ئایەوە بۆی ئاسان کردو بۆی چەند دقیقەیە تۆ توانی بە ئاسانی ئەمانە بکەیت ئای بۆ ئەوە دروست نەبوو کە تو ئاوا بەکاری بێنی بەڵام بەکارهێنان لە دەست ئەوانی لە دەست ئێمەی کە ئای بەکارێنین ئێمە ئەکرێ ڤیددیۆ فلیمێکی کورت بۆ بەخێوکردنی مناڵ و فێرکردن دروستکەین لە هەمان کاتێ ئێمە توانی ئای بەکاربێنین بۆ دروستکردنی فلیمێکی نەشاو بۆ کەسایەتیشی زۆر گەورە کە ناشرینی کەم پێوەی ئەوە ئێمە ئایوالیەکەین بۆ تاوان ئەلکترۆنی بەکاربێنین یان بۆ خزمەتی مرۆڤایەتی بەکاریبێنین بۆیە هەتاکو پێشکەوتنی ئای بەردەوام بێت و تەکنۆلۆژیا ئەوە بەردەوام بێت ئاسانکاری بۆ تاوان ئەلکترۆنیەکان زۆر زیاتر بەردەوامە بێت باشە کاک ئەحمەد وەک دوایین پرسیار پێمان بڵێیت کە تاقەکانی کۆمەلگا چ ڕێکارێک بگرنە بەر تاوکو پلاتفۆرمەکانیان تۆڕە کۆمەڵایەتەکانیان پارێزراو بێت بەڕاستی ئەمە پرسیارێکی زۆر قورسە ئەگەر
ئەگەر بمانێ بە ئاسانیت وەڵامی بینەوە یەکێ لەمانە خۆپاراستن لەوەی کە پاسوەردی زۆر ئاسان و تەنها بەس لە ڕقەمیان تەنها بەس لە چەند داتایشی بچووک بەکاربێت گۆڕینی ئەم پاسوەردانە بە بەردەوامی نەکردنەوەی لینکی هیچ شوێنێک هەتاکو بە ئەنتیڤایرۆسێک کاتێ پەڕ نەکات و چێک نەکرێتەوە بەکارهێنانی ئەو سۆرسانی یان ئەو سەرچاوانەی کە مطمئنی لێ کە ئەم شوێنەیەکە کە خۆی بەرنمەکەی دروست کردووە چکە زۆربەی کات ئێستا خەڵک بە دوای با بڵێن بەشداربوونێکی هەرزانتر ئەگەڕێ بۆ کەناڵەکانە بۆ بەرنمەکانی ئیدیت لە کۆمپیوتەرە یان بەرنمەکانی بەکارهێنانی ئفێکتەکانە یان بۆ دیزاین یان بۆ ڕێکلام و مارکتینگ ئەچن لە کۆمەڵێک سەرچاوە ئەپلیکیشنەکان ئەکڕن کە بەڕاستی نەناسراون و لە هەمان کاتە احتیمالی زۆر هەر خۆی پرۆگرامێک بێ بۆ هاکردن بۆیە ئەمانە ئەبێ خۆ دوورخیتەوە لەیان بەردەوامیش ئەبێت چێکی سکوریتی پیجەکانت بکەیت ئەمە بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە بەڕاستی بزنسێکەکەن لەسەر پیجەکانیان یان بلۆگەرن یان ئەیانەوێت لە ڕێی پیجەکانیانەوە پارەیەک دەکەن بەڵام بۆ ئەو کەسانەی کە خۆیان بەس بۆ ئیشی تایبەتی خۆیان و بۆ ژیانی تایبەتی خۆیان بەکارهێنانی کەمترین ڕسمی تایبەتی خۆت زۆر گرنگە ئەگەر تۆ کەسایەتەیەک نەبیت پێویست بە دەرکەوتنیکی زۆرە چکە بەکارهێنانی ئەم ڕسمانە ئەکرێت لە ئایندێکی زۆر نزیکە وەکو سەرچاوەیەک بۆ وەرگرتنی خوێندنەوەی بەسمەی با بڵێن فنگەرپرینتی چاو ئەمە بەکارێت ئێستا لە سین ئەتوانین لە ڕێی لەپی دەستەوە پارە بی ئێمە لە داهاتوویکی نزیکە ئام شتانە بگاتی ئێرە 2000 ڕسمی ئاوامان ئێمە لە ناو پیجەکانە بڵاو کردوێتەوە کەواتە ئەمە وەکو پاسوەردێک وەکو ڤیزە کارتێک وایە بۆ هەموو کەسێک لە ئێستاوە خۆمان بپارێزین لەمانە و ناردنی وێنەی تایبەت تکایە لە بینی هاوڕێە لە بینی ئەندامانی خێزانە ئەمانە بێ کەم بکرێتەوە یان ئەسڵان نەکرێ چکە یان بڵاوکردنەوەی وێنەی مناڵی خۆت مناڵی تایبەتی خۆت ئەمانە هەمووی ئەکرێ بۆ ببێتە هۆی بەڕاستی ئەنجامدانی تاوانێکی ئەلکترۆنی دیش بە خۆیان دیش بە خێزانن بۆیە تا بتوانیت وێنەی تایبەتی خۆت بڵاو نەکەیتەوە یاخود ئەگەر بڵاویشت کردەوە ئەبێ کۆمەڵێک ستێپی سایبەرسکوریتی ببڕی کە بتوانیت مالیکیەتی خۆت بۆ ئەم ڕسمانە و ئەم ڕسمانی تۆ لە ئەپلیکیشنێکی کە بەکار نێت کە ببێتەوەی کە بەڕاستی ڕوبڕووی هێرشێکی ئەلکترۆنی ببیتەوە. دەست خۆش بە کاک ئەحمەد بۆ کاتە جوانی بەخشیت بێمە بۆ زانیاریە جوانیانی بەخشیت بێمە و بە بینەرانمان. سپاس بۆ ئێوە. ئەزان خۆشەویستان ئێمە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەی سپەیکاست هێوادارم سوودێکی بۆ ئێوەش هەبوو بێت تا سپەیکاستێکتر بەخواتان ئەسپێرم هەر شاد بن.